لەسەرم بابەتە دەوەستم گفتوگوی زیاتر دەکەم عقیدی بایۆلۆژی دکتۆر شاخەوان خالید بەڕێوەبەری بەشی بایۆلۆژی لە تاقیگەی تاوان کە سەر بە بڕێوەبەرایەتی بەڵگەی تاوانی هەرێمی کوردستانە لە ستۆدیۆ لەگەڵ من ئامادەیە دکتۆر زۆر بەخێر بیت. زۆر سپاس. سەرەتا باڵای هاوڵاتیان ڕوون بێ گەر پێمان بڵێیت ئەرکی سەرەکیەوە چییە؟ سڵاو لە ئێوە لە بینەرانیش خۆشحاڵم ئەوڕۆ لێران ئامادەینە بە باسی یەک لە بەڕێوەبەرایەتی هەرێ گرنگەکانی حکوومەتی هەرێمی کوردستانە ناو وەزارەتی ناوخۆ بکەنەویش بەڕێوەبەرایەتی لە کۆڕینەوەی بەڵکانی تاوانی هەرێمە کە ئەرکێکی یەکجار ڕۆڵێکی یەکجار زۆر گرنگی هەیە بە تایبەتی لە سەردەمی ئێستا کە سەردەمی تەکنەلۆژیا و نوێخوازیە وەک دەزانین بۆ ئاشکراکردنی تاوان لە سەردەمی ئێستادا ئەو ئەسلوبە تەقلیدە نەما کە جارە مەکار دەهات بۆی تاوانبارێک پێ بناسێن یاخود کەسێکی بێتاوان ڕزگارکەی. خۆشبەختانە ئێمەش حکوومەتی هەرێمی کوردستان لە وەزارەتی ناوخۆ بەڕێوەبەرایەتێکمان هەیە پێ دەڵێن بەڕێوەبەرایەتی لە کۆڕینەوەی بەڵگە و تاوانی هەرێم کە چەندین بەشی هەیە گرنگی تێدا هەیە وەکو بەشی چەکی تاوان بەشی پەنجەمۆر بەشی بایۆلۆجی کە من بەرپرسم تێدا و بەشی پشکنینی مادەوی هۆشبەرەکان و بەشی تاوانی ئێلکترۆنیکە ئەمە نوێترین بەشەکە لە بەڕێوەبەرایەتەکەمان خۆشبەختانە بە پاڵپشتی جەنابی وەزیری ناوخۆ و سەرپەرشتیکردنی ڕاستەخۆی بەڕێز بەڕێبەری گشتی دیوان دکتۆر هێبن میرانی بەسپاسەوە پشتگیرێکی تەواوی ئێمەیان کە سەرەڕای ئەو قەیرانە داراییە و نەبوونی بودجە بەشی تاوانە ئێلکترۆنیکانیشمان کردەوە بۆ ئەوەی وەک دەزانین حکوومەتی هەرێمی کوردستان بەرەو دیجیتاڵایز دەڕوا ژیان بەرەو پێشکەوتن دەڕوا ئێمەش لە ئێستا خۆمان ئامادەکەین بۆ ئەوەی بتوانین بەر لە ڕوودانی هەر تاوانێک بەرگری لێ بکەین و ئەگاه کە هاتو ڕوشیدا بتوانین یەکلایکەینەوە. ئینجا گرنگی بەڕێوەبەرایەتی لە کۆڕینەوەی تاوان بەڕاستی لەوەی دیایە کە دادوەرە بەڕێزەکان اعتماد یاخود بە شێوەیەکی گشتی چاوەڕێی راپۆرتی پسپۆرانی ئێمە دەکەن بۆ ئەوەی فەرمانی کۆتایی بدەن ئاخۆ کەسێک تاوانباریان نا بۆ لە بەڕێوەبەرایەتەکەیمە ئەو راپۆرتانە بە شێوەیەکی زانست و تەندروست بە ستاندەرێک نێودەوڵەتیدا دەرەچن و ئێمە خۆشحاڵین کە دەتوانین لەو بەشە خزمەت بکەین و هاوڵاتیان هەست بە ئامان بکەن کە دەزانن تاوانێک ئاشکرا دەکرێت لە بەڕێوەبەرایەتەکەەوە. دکتۆر وەک لە راپۆرتەکەی گوێمان لێبوو ئێوە ئاستی شەشەمتان لەسەر ئاستی جیهان بەدەستێنەوە کرێ پێم بڵێ ئەو پێوەرانە چین کە ئێوەی پێ هەڵبژێردراون؟ بەڕاستی ئەوە خۆم خۆشحاڵ دەزانم ئێمە ئەو راپۆرتتان بینی هەر وەک دیار بوو کە کۆمەڵێک گەنجی لاو لەگەڵمان ئیش دەکەن خەریج بایۆلۆجینە تایبەتی بەشەکەی خۆم کە باسی بکەم ئینجا پێشبەرچەیەکێ ساڵانە بەڕاستی بۆ ئەو کەیسانەیە کە بە شێوەیەکی زۆر ئالۆزن یاخود هەندێک کەسێ دەگمەنە ڕوودا وەک دەزانین ئێمە مرۆڤ بە شێوەیەکی گشتی چۆن هەویەکمان هەیە ناو ناسنامەیەکمان هەیە خۆمان تێدا نووسراوەکو کارتی نیشتیمانی بۆ نمونە لە هەمان کاتدا هەر هەموو مرۆڤێک هەویەک یاخود ناسنامەیەکی بایۆلۆژی هەیە کە تایبەتە بەخۆت نیوەی لە باوانمان ینی نیوە لە دایکمان نیوە لە باوکمان وەرگیراوە مەبەست DNA ئەمە پێ دەڵێن بەشی DNA بڵێ تەنها ئەو کەسانێک کە دوانەی لێکچوونە لە یەکتری زیاترن ئەو ئانیش خۆشبەختانە ینی پەنجەمۆریان لێکتری جیاوازە یان دەتوانێت حتا ئەگە تاوانێک کرا دوو کەسی لێکچوو ئەگە کەسێک پرسیارکە بێت چۆن لێکیان جیا دەکەیەوە ئەگەر نەتوانی چاوەڕێی DNA بکەی ئەو کاتی زۆر خۆشحاڵیەوە بە پەنجەمۆر دەتوانی لێکیان جیاکەون. ئینجا لەو بەشە ئێمەدا بەڕاستی پێوەرەکانی ئالۆزەکان ئەوە بوو یەک دەبایە کەیسەکە زۆر ئالۆز بیتن ئێوە کەیسی وا ئالۆستان هەبوو ئێمە ڕۆژانە کەیسمان هەیە حەلی دەکەین بڵێ ینی بەڕاستی هەندێک کەیس هەیە لەوانەیە خەڵک ئاگادار نەبی ینی من نیمچە گلەیەک لە ڕاگەاندەکان دەکەم زۆر جاران سوشیال میدیا و خەڵکی ئەوڕۆ لە ناکاو دەرێت تاوانێک ڕوودرا ئافرەتێک کوژرا کەسێک بریندار کرا ینی بەشی دوم باز ناکەن کە تاوانبارەکە دەدۆزرێتەوە بەڕاستی ئەوە ڕۆڵش زۆر گرنگ ئێمە دەیبینین بەڵگە و تاوانە ینی من زۆر سەیری هەواڵ ناکەم لە بەشە باشەکەش ینی خراپەکەی بەشی باشەکەش ئەوەیە مەسەرەن ماوەک گوتیان تەرمێک دۆزراوە ئافرەتێک سوتێنرا بوو لە شوێنێک لە شوێنەکانی کوردستان سوشیال میدیا زۆر فۆرکەسی لەسەر کرد وتیان ئەمانەت نییە خەڵکیان هەست بە ئەمان ناکە کوژران ئاساییە بەڵام پاژماوەیەکی کەم توانیمان بکوژەکە بدۆزینەوە و تەرمی ئەو ئافرەتە سوێنراوەشمان دۆزراوە کە زۆر زەحمەت بوو بەڵام بەداخۆ بەشی دووەم ینی تەختیە نەکرا لە ڕاگەیاندن یەک لە کەیسە هەرە گرنگەکان جار و ئێمە دەکەن ینی بۆعدێکی دەولی هەیە بەڕاستی وەکو لە بیرتانە کاتێکە لە ماڵی پێشڕە و دزەیی درا بەداخۆ کارگوزارێک هەبوو ماوەی تقریبا 37 ڕۆژ بزر بوو کەس نەیدەزانی خەڵک هەبوو لە سوشیال میدیا دەیانگوت ینی ئیتهامیان دەکردنەوەی جاسوس بێ خۆشبەختانە ئێمە لە ماوەی قیاسی توانیمان و جەنابی وەزیر لە ڕۆژی چلەی ئالانی کرد کە ئێوەژێکێک لە قوربانەکان وەڵە ئەو کەسێکی زۆر زەحمەت بوو لە ڕووی زانستیەوە ئێستا بڕۆی هەر تاقیگەیەک تاوا بکەیت داوانەیە داوای
سێ مانگ 6 مانگ پشکنین کە ئەگەر گۆشتێک یا خۆت ئێسقانێک بێ بەڵام ئێمە الحەمدوللا باشە کەواتە ئەمە پرسیارێک دەهێنێت ئێوە ئەو ئامێرانی لە بەردەستانە و کەرستانی لە بەردەستانە هێندە پێشکەوتون کە بتوانن ئەو کەیسە ئاڵۆزانێک لای بکەنەوە بڕوا بکە ئێمە ماوەی ڕابردوو سەردانی تاقیگەی تاوانی ئوردنمان کرد مانگە پێشتر لە مانجی سێ لە دوبەی بن هەندێک ئامێری نوێمان هەیە لە وڵاتانە بەدەست نەدەکەوە سەرڕای ئەو امکانێتە مادیە زۆرەشان هەیە ئێمە خۆشحاڵین کە تەنها لە بەشەکەی ئێمە لە ماوەی ڕابردوو نزیکەی یعنی ئێستا لە هەرێمی کوردستان ئامێر هەیە کە لە ئوردن یاخود لە ئیمارات نییە بەڵێ و بۆ دەلیلیش مانجی 4 ئەفسەری ئیماراتی لێرە بۆ ماوەی 4 ڕۆژ هاتن لە ئێمە شتەکانیان بینی و خۆشبەختانە یەکەم جارە لە ئێمە ینی مذەکەرە تەفاومەک یاخۆ یادداشتش لێک تێگەشتنمان لەگەڵوان ئیمزا کرد کە ئەوان بێن بۆ ئەو بەشانەی بە تایبەتی بالۆجی لە ئێمە ڕاهێنان بکەن ئەگە بەشێک ئێمە پێویستی بڕۆن لە ئێوان ڕاهێنان بکەین بڵێ باشە دکتۆر ئەگەرەوەم پێ بڵیت کە بەڵگەی تاوان چ کاریگەریەکی هەیە لەسەر کەمکردنەوەی تاوانەکان و ئاشکراکردنی بکەرانی تاوانەکە یەک لە شتە هەرە گرنگەکانی بەڵگە تاوان بەڕاستی سپۆری تاوان ینی فۆرنسیک جنایی فۆرنسیک وشەیەکی لاتینیە ینی بۆ ڕوونکردنەوەی هاوڵاتیان فۆرنسیک يعني فورنسيس هاتي وشيء لاتينيا يعني امام يعني منتدى ياخذ ببليك يعني وشوين تكون لروما هاتو وش لاتينيا كان ما بس توي كبسبوراني اما درون اماده من رجانا لدادغا كان بويت هم تاوان باركه وهم كسي تاوان ليكراو داد خوازو قربانيكا هردو لا بزانن ك روداوكا تسونا راستي كان رون دكاتوا يعني بشويتشي زانستي علمي تاورونيه كبر تاورونيه كبرز زنابي دادور زي ما بوي كم زار لكردستان باش تشتري يعني داتابيس دي ان اي ما كردوا چونکە ئەوە باس کرا لە راپۆرتەکە دکتۆرە گەر زیاتر بۆمان ڕوون بکەیتەوە مەبەستان چیە لەوەی کە دیئنەی هەموو هەوڵاتیان یاریێمی کوردستان بەردەستە بێ بەڕاستی ینی وەک دەزانی گەورەترین قاعدەی داتابیسی دیئنەی لە ئەمریکا تقریبا گەیشتە 23 میلیۆن کەس و بەریتانیا کۆنتری وڵاتەکە زۆرترین داتابیسی دانیشتوانی هەبیتن لە 94ەوە دەست پێ کرد ئێمە وتمان پێشەوەی ینی ئەو خۆمان ئامادە کرد پێشەوەی ببێتە چەندین هزار و چەندین میلیۆن وتمان بالا ئێستا ئەو بەرنامەیەمان هەبی داخل دەکەین ڕاستی ئێستا لەوانەیە گەیشتە چەند هزارێک بەڵام تەمەحیمە ئەوەیە ڕۆژێک لە ڕۆژان داتابیسی هەموو کوردستانمان هەبی جەوابگەرم ئەو بەشەی بەڕاستی کە کۆمپیتیشنەکەی بە ئەمریکا ینی ستاندەرەکانێک لە ستاندەر هەوڵ گرنگەکان ئەوە بدەبایە بە داتابیس تۆ بسەلمێنی ئەو کەسە تاوانبارە چێ ینی ئەوە بەڕاستی کەیسێکی زۆر معقد بوو ئەگەر راپۆرتەکەش بینن لە یوتیوب خۆشبەختانە بڵاو کرێتەوە دەڵێ پێویستە زانانی وڵاتتر سوود لە تەجروبە ئێمە وەگرین چونکە هەندێک حالەت هەیە من و تۆ ئاسایی کەسێکی ئاسایی بین لەوانەیە لە ناو جینۆمان یا بووهێڵەکانمان هیچ تەفرێک یان بازدانێک پێ دەڵێن میوتیشن لەو 3 میلیارد نیکلۆتایدی لە ناو لەشمان هەیە وەکو گوتم ناسنامە بایۆلۆجیەکەمان هەندێک کەس هەیە حالەتێکی دەگمە تێدا ڕوودا ڕەنگە لە چەندین ملیۆن کەس جارێک دووبارە بێتەوە اینجا ئەمە گرنگەکەی ئەو بابەتە لەوەی بوو کەسێک بێت تاوان گیرا بوو کە ئەو کەسێک کە تاوانبارە بەڕاستی ئێمە هەم توانیمان ژیانی ئەو کەسە ڕزگارکەین هەم تاوانباری ڕاستەقینەکەشمان دۆزیێ لەبەر هەندێ بەڵگە و تاوان گرنگەکەی لە دوو ئاستێک تۆ تاوانباری ڕاستەقینە دەدۆزیەوە ئاستی دووەمی ئەوەیە کەسێکی بێ تاوانش ڕزگار دەکەی زۆر باشە ئەرکەکەتان زۆر وردە دکتۆر لە کاتی ڕوودانی تاوانێکە بۆ نمونەیانی هاوڵاتیان یاریێمی کوردستان ڕەنگە لە شوێنی ڕوودانەکە زۆر کۆ ببنەوە ئەمە کاریگەری نابێت لەسەر کاری ئێوە کارەکەتان لێ تێک نایەت بەڕاستی لەو ڕۆژانە حکوومەتی هەرێم خۆشحاڵ کوردستان بیستارش بەسپاسەوە یەک لەو چەناڵانە بوو کە توانی بابەتەکە بڵاکاتەوە کە ئاگادارکردنەوەی خەڵکە بەڕاستی ئێمە دایم من داوا دەکەین تکایە هاوڵاتیان ئەگەر هاتو تاوانێک ڕوویدا تازە تاوانەکە ڕۆی اینجا دزیبی یا خۆدکوشتن بی پەلەی ئەوە نەبێ ینی لە شوێنشتر بن لە چاپێککەوتنیشتر باسم کە جاروێ هاوکارانی ئێمە تیمەکانی شانوی تاوان ئاخرین کەس دەبن دەڕۆنەوێن دەر تۆ کە دەبینی بەڵگەیەک هەیە ینی حەزم نەیە خەڵک بزانی پرۆژەیەکی زۆر گەورە هەیە لە وڵاتانی ئەوروپی پێ دەڵێن ئینۆشن پرۆجێکت ینی مەشروع تەبریئە خەڵکێکی زۆر بەو شێوازە دەداخەوە تۆ کە دەڕۆیتە ئەو شوێنە ئینجا جیرانی یا خوشکی یان برای کە پەنجەمۆرەکەی بەڕێزت لەوێ هەبوو یا خودجگەرەیەکە چێشە کە دیێنەکەی تۆمان دۆزیەوە بەڕاستی ئێمە وەکو تاوانبار سەیری تۆ دەکەین بۆیە تکایە ئێمە بە دوو شێوە زەرر لە ئێمە دەدەن زەرر لە خاوەن قوربانەکەش دەن بەڕێستان ئەگەر دەتانەوێت هەر کەسێک دەوێت دڵی ئەو خانەوادەی بداتەوە تکایە بە حرەمی شوێن ینی ئەمە پێ دەڵێن شانۆی تاوان مەسرح الجەریمە تکایە ئێمە بۆمە زۆر گرنگە لە هەر ئەستێکی باڵا بەرپرسیارەتی بی پێویستە ئەو شوێنە چۆل بکرێت تەنها بۆ پیاوانی پۆلیس ئەو شریکە لێ بدەن هەتاکو بتوانین کاری خۆمان بکەین ئێمە دکتۆر کاتم کەمماوە بەڵام مەبەستمەکە پرسیارێکدا ڕاستە بکەمەویش جینۆساید یەزیدیەکانی کۆجۆیە کام کەیسە پێم وابێ لە لای ئێوەیە گەیشتۆ بەکوێ چ بەرەو پێشچوونێک بەڕاستی تازە باسی وەم کرد ئێمە پەیوەندی وڵە باشمان هەیە لەگە وڵاتان بەداخەوە جگە لە بەغدا ینی حکوومەتی فدرالی زیاتیەوەی هاوکاری ئێمە بێتن کێشەمان دروست دەکات بەڵام بەپێی دەستور ئەمە بابەتێکە پەیوەندی
يعني ئەمنیەت و لە ڕووی دارایی و پەیوەندی بەوان هەیە ئێمە سەرڕای ئەو قەرانە دارایی بەڵام ئەو بە شەمان خۆمان وەرگرت چکە ئەو بە ڕێزانێک کە بوونە قوربانی شەهید بوون بە دەستی تیرۆریستانی داعش کوردانی ئێزیدین کوردانی ڕستنی ئێمەنە بۆیە حکوومەتی هەرێم درێغی نەکردیە کە سامپڵ و ئێسکۆپروسی ئەو کەسانەمە وەرگرتێ لای خۆمان کردمانە داتەبێسێکی زۆر چاک ئێستا دەستمان بە پرۆسی دووەم کردووە خەڵکە زیندوەکان کە سوکاریان بۆی بزانین ئەمانە دەگەڕێنەوە بۆچێ بەداخەوە خەریک بە ئەو کەیسە وەکو کەیسی ئەنفالەکانی لێبێ کە نزیکەی 270 تەرمێکمان هەبوو بۆ ماوەی چەندی ساڵ لە بەغدامانەوە نەبخۆیان دەیانکردنە دەشیان هێشت کوردستان کاری لەسەر بکاتن بۆ ئێمە زوو ئەو هەنگاوەمان نا و خۆشحاڵەوە ئێستا ئەوە کراتی داتەبێسێک و ینی ئێمە بۆ عدێکی دوورتر سەیری دەکەین بۆ مەبەستی جینۆساید لە کوردستان بە کەلێک دێتن ینی ئێمە دەتوانین لە داهات و کورد هەر کاتێک بڕاتە دادگای وەکو دادگای لاهای بە هەماشت ئێمە ینی آخر خاڵ بۆ بەشی منداڵەوەنبەکانی هەڵەبجە و کۆڕەویش هەماشتمان کرد دووبارە ینی خەڵکانێک کە بوون بەداخەوە جاری وا هەبوو دەیانگو کەسێک دەوانێت لە وڵاتێکی دراوسێ بگەڕێتەوە بڵێ من خەڵکی کوردستانم ئێستا تاکو پشکنی دیێنەی بۆ نەکرێتن بەڕێز دادوەر بە هیچ شێوەیەک ئەو بەڕێزە نابێتە خەڵکی کوردستان. دەستخۆش زۆر سپاس عقیدی بایۆلۆژی دکتۆر شاخەوان خالید بەڕێوەبەری بەشی بایۆلۆژی لە تاقیگەی تاوانی هەرێمی کوردستان دەستخۆش.